ئەم پلەبەندیە لەگەڵ تەبیعەتی ئینسانە ئەگونجێ هەم بۆ فەرزەکان هەم بۆ حرامەکان مرۆڤ یەکسەر لەوانەیە شتەکان ئەگەر تحریمی کەی لەسەری لەوانەیە یەکسەر ناتوانێ وازی لێ بێنێ و ناتوانێت تەقبولی بکە بۆ ئەو کەسانەی بە تازە دێنە ناو ئیسلامەوە لەبەرەوە ئەو پلەبەندیە هەبووە لە شەریعەتی ئیسلامە و لە بانگەوازە. بۆ ئەم مەوزوعەش خۆشەویستەکانم مەسئلەی جیهاد هەر بە هەمان شێوە بوو. سەرەتا خوای تەعالا بەس ئیجازەیدا کە مسلمانان بۆیان هەیە بە چەک دیفاع لە خۆیان بکەن. خۆتان نەزانن ئەو 15 ساڵان ئەو ئیجازەیە نەبوو وەکو هەفتەی پێشوش ئاماژەمان پێکرد. ئەو ئیجازەیە نەبوو. خوای تەعالا ئەی فەرموو بە مسلمانان کوفوا ئەیدیەکم و ئەقیموا الصەلاة. دەستان بگرنەوە و نوێژ بکەن. دەستان بگرنەوە و نوێژ بکەن. شتەکانی تر نەبوو. یعنی بۆت نەبوو دیفاع لە خۆت بکەی. کابرا لێ شتی بدایە تۆ دیفاعت نەئەکرد لە خۆت. بە چەک. دوای ئەوە خوای تەعالا ئیجازەی دا و فەرمووی أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير. سورة حج آية 39. خوای تعالی ئیجازەی دا کە مسلمانان بۆیان هەیە دیفاع لە خۆیان بکەن بە چەک ئەگەر زوڵمیان لێکرا. ئەمە هەنگاوی یەکەم بوو، هەنگاوی ئیذن بالقتال. پێ ئەوترێ هەنگاوی ئیذن بالقتال، یعنی ئیزندان بە جەنگ بە کوشتار. دوای ئەوە ئەمجا دوو قۆناغی تر لە مەسەلەی جیهادە هاتە پێشەوە. قۆناغی یەکەمیان قۆناغی جیهادی دەفع بوو، یعنی ئەگەر دوژمنان تعدایان لێ کردی پێویستە ئەوە یەکەم جا مباحە دیفاع لە خۆت بکەیت. دوای ئەوە ئەمجا خوای تەعالا فەرزی کرد. فەرزکردنەکەش بە دوو هەنگاو بوو. هەنگاوی یەکەم خوای تەعالا فەرزی کرد لەسەر مسلمانان وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم. خوای تەعالا فەرزی کرد لە مسلمانان کە بجەنگن لە پێناوی خوایە بەرامبەر بە ئەو کەسانەی کە ئەجەنگن لەگەڵتا. ئەمە پێوترێت جیهادی دەفع، واتە جیهادی بەرگریکردن. جیهادی بەرگریکردن لە زۆربەی لە وڵاتەکانی جیهانە ئەمڕۆ وەزارەتێکی پێوترێ وەزارەتی دیفاع، واتە وەزارەتی بەرگریکردن. یعنی قوات و جێش دروستەکەن و لەژێر ئەو وەزارەتەیە کە پێوترێ وەزارەتی دیفاع. لە ئیسلامە هەنگاوی یەکەمی فەرزکردنی جیهاد ئەمە بوو کە دەفع، واتە ئەگەر دوژمن تعدای لێ کردی واجبە لەسەرت دیفاع بکەی و بەرگری بکەی. ئەو ئاەتەش لە سوورەتی بەقەرە ئاەتی 190. پاشان هەنگاوێکی تر لە هەنگاوەکانی جیهاد دوای ماوەیەک دەستی پێ ئەکات کە پێ ئەوترێت جیهادی تەڵەب، واتە جیهادکردن بەرامبەر بە دوژمن کە تۆ بڕۆیتە سەر ئەو، کە تۆ بچیتە سەر ئەو. طبعا ئەمە هەندێک ئێستا لە عالەمی ئیسلامیە هەندێک کەس ئەوانەی کە نەفسیان زاڵ بووە بەسەریانە یان وەکو دوژمن وای پێکردون ئینکاری ئەم جۆرە جیهادە بکەن. ئەم جۆری سێیەمە کە جیهادی تەڵەب، واتە تۆ ئەڕۆیتە سەر دوژمن. ئەڵێن نییە و لە ئیسلامە بەس بۆ تەیە بەرگری بکەی لە خۆت و یعنی ئیسرائیل بۆی هەیە وەزارەتەکەی ناو بنا وەزارەتی حرب، یعنی لە جاتیەوەی بەرگری بێ حربی ناوناوە. بەڵام ئێمەی مسلمان بۆمان نییە وەزارەتی دیفاعیشمان هەبێ، یعنی ئەبێ دانشین سەر کەسکەین و دوژمن بێت بە کەیفی خۆی هەموو شتێکمان پێ بکە. ئەگەر هەر زۆر بۆت هەبێ بۆ تەیە وەزارەتێکی دیفاعدا بنەی، ئەگەر تعدایان لێ کردی دیفاع لە خۆت بکەی جار جار. ئەنی ئاوا مسلمانان نەفسیەتیان ڕۆخاوە، بەس خۆی لە ڕاستیە بەو شێوازەتانێک کە عەرزم کردن. هەنگاوی یەکەم ئیزندان بە قیتال، هەنگاوی دووەم فەرز کرا کە جیهادی دەفع بوو بەرگری، و هەنگاوی سێم جیهادی تەڵەب. و هە لەبەر ئەوەیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە داهاتوە ئەبینین ئەڕواتە سەر دوژمنان. طبعا ئەم مەسئلەیەکی زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئێمە ئەبێ بزانین جیهاد لە ئیسلامە فەرزێکە لە فەرزەکان، فەرزێکە لە فەرزەکان بە هەنگاو فەرز کرا. و ئەبێ بزانین جیهاد لە خزمەتی بانگەواز و دەعوەیە. یعنی جیهاد لە ئیسلامە بۆیە فەرز کراوە تاوەکو خزمەتی بانگەوازی خوا بکە،
تاوەکو دین بگا بە خەڵک. جیهاد بۆ ئەوە نییە وڵاتان داگیرکەی تعدایان لێ بکەی بیان خەیتە ژێر ڕکێفی خۆت سەروەت و سامانیان داگیرکەی وەکو ئەمڕۆ لە عالەمە زلهێزەکانی دنیا ئەنجامێدن، بەڵکو جیهاد لە ئیسلامە بۆ ئەوەیە لە حاڵەتێکە ئەگەر پێویست بکات تۆ قووەت بەکاردێنی بۆ ئەوەی ڕێگاکانی بەردەمی بانگەوازی خوا پاکەیتەوە. بۆ نمونە کاتێ تۆ بانگەواز ئەەکەی بۆ لای خوا لە هەندێ شوێنە لە هەندێ کاتە دوژمنان نایەلن ئەم دەنگە بگا بە خەڵکی، نایەلن بگا بە خەڵکی، بە تایبەت ئەوانەی کە قووەتیان هەیە. و لەو کاتە پێویستە تۆ بەرامبەر بە ئەو دوژمنە کە نایەلێت دینی خوا بگا بە خەڵکی، بانگەوازی خوا بگا بە خەڵکی، تۆ بەرامبەری بجەنگی ئەگەر پێویست بکە بەرامبەری ئەجەنگی لای ئەدەی لە ڕێگای بانگەواز. دوای ئەوە ئەوت لادا ئیتر تەواو، ئیتر ئیشی دعوەتەوە ئیشی جیهاد کۆتایی پێدێ، دعوە دەسی پێکە. ئیتر دوای ئەوە کابرا دینی وەرگرت وەری ئەگرێ، وەرشی نەگرت کەیفی خۆیەتی. بەڵام تۆ ڕێگاکان پاکەکەیتەوە بۆی دەنگی خوا بگاتە لای ئەو کەسە، وەری بگرێ وەری نەگرێ بەویستی خۆیەتی کابرا. کاتی خۆی کە بانگەوازی ئیسلام ڕووی کردە وڵاتانی ئێمە من ضمنه وڵاتی کوردستان کە گەیشتە وڵاتی ئێمە، و کاتە وڵاتی ئێمە لەلایەنی ئاگرپەرستەکانی فارسەوە داگیر کرابوو. ئێمە ژێر چەپۆکەی ئەوان بووین. طبعا ئەوان نەیانێڵا بانگی ئیسلام بە ئاسانی بگا بە ئێمە، ئێمە وەفتمان گەشتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆ نمونە جابانی کوردی وەفدی کوردستان بوو گەشتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، و لە تاریخ و لە مێژووشە باس کراوە و حەدیثیشی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ڕیوایەت کردووە. یعنی ئەو سەحابە کوردە کە گەیشتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جابانی کوردی بوو. ئەم پیاوە بەڕێزە پەیامی هۆزەکانی کوردی گەیاندە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە زمانی ئیمامی ئەبوو بەکریشە سوپای ئیسلام نەگەیشتە سنووری کوردستان، لە زمانی ئیمامی عومەرا گەشتە سنووری کوردستان. و ئەو زلهێزەی کە منعی گەیاندنی بانگەوازی خوای ئەکرد لابرا کە بریتی بوو لە فارسە ئاگرپەرستەکان، و پاشان بانگەواز دەستی پێکرد لە وڵاتی ئیسلامە. تەسەور ئەکەن حتا نزیکەی ئەو سوپایە کە گەیشتە کوردستان لە ساڵی تقریبا هەژدە بوو، لە ساڵی هەژدەی کۆچی گەشتە کوردستان، لە ساڵی یان لە زمانی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیزە کوردستان هەمووی بوو بە موسڵمان. یعنی تو تەماشاکە لە ساڵی هەژدەوە تا ساڵی 98 نزیکەی 80 ساڵ ملەتی کورد هەبووی تیا موسڵمان نەبوو، بێ ئەوەی کە زۆری لێ بکە. بەرەبەرە و پەیتا پەیتا ئەم ملەتە ئەبوون بە موسڵمان بە خوایشتی خۆیان، بە ڕەغبەتی خۆیان، و بەڵگەشمان لەسەر ئەوەی کە بە ڕەغبەتی خۆیان بوونە بە موسڵمان پاش ئەوەی کە هیچ قواتێک نەما و بالعکس یعنی بە پێچەوانەوە بوویەوە. کورد تا ئەمڕۆ 1400 و قسوور ساڵە ملەتی کورد موسڵمانە، و زەختیشی لێکرێ جاری وا هەیە بۆ ئەوەی زوڵمیشی لێکرێ بۆ ئەوەی لە دینەکەی هەڵگەڕێتەوە، بەڵام ئەم باوشی کردوتە دینەکەیە زۆر بە قووەت ئەم دینەی گرتووە و بەری نادا. لێرە مەبەست ئەوەیە کە بزانین کە قیتال و جیهاد لە ئیسلامە بۆ خزمەتی دەعوە دانراوە. ئەو کاتەی کە مباح بووە و ئەو کاتانەشی کە فەرز بووە. فەرزەکەش بە دوو قۆناغ بووە، قۆناغی بەرگریکردن و قۆناغی هێڕشکردن. هەردوو حاڵەتەکەی لە خزمەتی دعوە و بانگەوازە بووە. ئەم مەسئلە مەسئلەیەکی گرنگە.